سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش لە قەزای هەریر و گوندەکانی بەگشتی پرۆسەی دەنگدان لە کاتژمێر هەفتی سەر لە بەیانیەوە دەستی پێکردووە. من ئێستا لە یەکێک لەو بنکانە بنکەی خانزاد کە زۆرترین دەنگدەری قەزای هەریر لەم شوێنە دەنگەدەن. لە ئێستادا خەڵکێکی زۆر لە چاوەڕوانی ئەوەیە کە بستە ژوورەوە بۆ ئەوەی دەنگ بدە. ئەو شوێنەی کە من تێیدامە تایبەتە بە ڕاگەیەندکاران و ژمارەی ئەو دەنگدەرانەی کە لەو بنکەیە بەسەر حەفت وێزگە دابەشکراون ژمارەیان لە 2908 دەنگە. هەرچی لە سنووری قەزای هەریر بەگشتی 12 بنکە و 52 وێزگە دیاری کراون بۆ ئەو کەسانەی کە مافی دەنگدانیان هەیە. ئەو کەسانەی کە ئەمڕۆ لە هەریر دەنگەدەن زیاتر لە 21,000 کەس مافی دەنگدانی هەیە لە قەزای هەریر بە گوندەکانیشەوە. هەوڵە دەم گفتوگۆ لەگەڵ هاوڵاتیان بکەم بزانم پەیامی ئەوان چیەکە دەنجانداوە. هاوڵاتیەکم لەگەڵە گەربەی تێرە سڵاوت لێبێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتم چۆن بوو پرۆسەکەمەوە دەنگ پێشەچی سڵاو ڕێز بۆ جەنابتان زۆر بەخێر بێت سەر و سەرچاوان. پرۆسەیەکی زۆر ڕێک و پێک و زۆر هادی و زۆر لەسەرەخوا هیچ کێشە و مشکلەیەک نیە، هیچ خروقاتێک نییە لە هیچ لایەکی. هیوادارین پرۆسەکە بە ڕێک و پێچی بە بەردەوامی بەڕێوە بچێت، دوور لە هەموو تند و تیژێک، دوور لە هەموو ناخۆشیەک. هیوادارین پرۆسەکە سەرکەوت و سەرفراز بیت. زۆر زۆر بەخێر بێت. وەگوتم ئێستا هاوڵاتیان ئەوەی دەبینن خەڵکێکی زۆر نۆڕێ گرتووە بەو پێی کە ئەو بنکەیە زیاتر لە 2908 کەس مافی دەنگدانی هەیە لەو بنکەی خانزادە. لە سنووری هەریر 21,000 کەس ئەمڕۆ دەتوانێت دەنگ بدات. لە دوێنێەوە تەواوی ئامادەکاریەکان هەم لەلایەن کارمەندانی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژارنەکان کە ئەو کەسانە بۆ ماوەی 2 ڕۆژ بە گرێبەست یاخود بۆ چەند ڕۆژێک ناویان بە گرێبەست گەڕاوەتەوە ئامادەکاریان کردووە. لێرە بنکەی خانزادە من هاتوومەتە دەرەوە بۆ ئەوەی کە دیمەنی زیاترتان بۆ بگەن. بەو پێی بەیانیشە بەڵام هێشتا خەڵک لە ژوورەوە زیاترە و لە دەرەوە کەمتر خەڵک دەبینێت. چاوەڕوان دەکرێت بۆ کاتژمێرەکانی داهاتوو خەڵک زیاتر بێ بۆ ئەوەی بەشداری لەم دەنگدانە بکە. 21,056 کەس ئەمڕۆ لە سنووری قەزای هەریر مافی ئەویان هەیە کە دەنگ بدەن و 12 وێزگە و 12 بنکە و 53 وێزگە لە تەواوی ئەو بنکانە دیاری کراون کە ئەمڕۆ لە سنووری قەزای هەریر هاوڵاتیان دەنجی پێدەن. لە خەلیفان بە هەمان شێوە ئامادەکاریەکان پرۆسەکە زۆر زۆر بە سەرکەوتووی بەڕێوەتی قسەم لەگەڵ چاودێران و کۆمیسیۆن کرد لە سەنتەری قەزای سۆران ئیدارەی سربەخۆی سۆران بەگشتی لەوێش کە 172,000 کەس لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران ئەمڕۆ مافی دەنگدانیان هەیە بە تەواوی قەزا و ناحیە و گوندەکان. لێرە گفتوگۆم لەگەڵ هاوڵاتیانیش کردەوان ئەو کاتژمێرەی کە زیاتر لە کاتژمێرە کە پرۆسەی دەنگدان لە هەریر دەستی پێکردووە پرۆسەکە بە گوتەی خۆیان زۆر زۆر بەڕێکوپێکی و سەرکەوتووی بەڕێواتە. لێرە تیمەکە فەرمانبەرانی کۆمیسیۆن باج یاخود کارتی دەنگدان لەو کەسانە وەرەگرن کە دێنە ژوورەوە بە هیچ شێوەیەکیش ڕێگە بە خەڵک نادرێت کە مۆبایلی زیرەک یاخود هەر جۆرە ئامێرێکی دیکە لەگەڵ خۆیان ببەنە ژوورەوە. ئەوش لە پێنا ئەوەیە کە پێشتر وا بڵاوکرایەوە دەبێ خەڵک وێنەی دەنگەکەی بگرێ. بەڵام ئەوە لەلایەن هەم هێزە ئەمنیەکان هەمیش کارمەندانی کۆمیسیۆن ئەو بابەتە یەکلا بۆتەوە کە هیچ کەسێک مافی ئەوەی نییە مۆبایل لەگەڵ خۆی بەتە ژوورەوە.